قەچا شوێنەکانی تر نرخی نان زۆر گرانە. نرخی نان لە چۆمان 4,000 پێشان لە شوێنان کە پرسیار نەکردو ئەنکڕی 8,000 بوو. ئێستا لە شوێنان 6,000 لە چۆمان هەر 4,000. ئەو فەرق و جیاوازیە کاریگەرێکی لۆ زۆر لەسەر هاوڵاتیان دروستەکە بە تایبەتی ئەو شوێنە ئێرە شوێنێکی گەشتیاریە بگرە زۆر خەڵک ڕوویتی ئەکات و دەیهێتێ لەبەرەوەی شوێنێکی گەشتیاریە گرنگەوەیە کەش ئەشیاەکانی ئەو کاڵایەنەکە ئەفرۆشێن بە هەرزانتر بفرۆشێن نەوە کەم گران بن و نەک ببیتە تەسیری لەسەر ئەوەی کە ئەو شوێنە شوێنی جوگرافیای خۆی شوێنی ئەوەی کە بەکاردێنەوە گەشت و گوزاری لە دەست بدات بەس نازانم هۆکارەکە ئەگەڕێتەوە لەوەی کە ئەو پێویستیانێکە نانەوە خانەکان هەیتیان لۆوێکەنان نانی پێدروستکەن گران بووە وەکو غازە هاردا ئەوانە هۆکارن لەوەی کە گران بیت سانان زۆر گرانە بە هەزاری حەقوەیە 6 نان بیت یان زیاتر بیت لە جێیان پێم وایە هەر 6 نان بە هەزاریە. لە شارۆچکەی چۆمانێ هەموو فڕنیەکان 4 نان بە هەزاریە دەن ئەنگوتێ 180 گرامە چونکی لەبەر ئەندێ تێگەیشتی هار گران بووە حەلاگە گران بووە کەرکوچیناری گران بووە هەموو شتە گران بووە پارەی هاتیتە سەرێ ئەگە پارەی هاتیە سەرێ فەقیر و فەقاراتیش بازەکەی ئەدا چونکی ئەوە بازاڕە. چۆمە شوێنێکی دوورە دەستە کەمترین گۆڕانکاری لە بازارەکانی گەورەکانی شارە گەورەکان ڕووبداتن تاسیرێکی زۆر سلبی لەسەر شوێنە دوورە دەستەکانی وەکو چۆمان و دەور پشتی هەولێرە دەکات بە شێوەیەکی گشتی بۆیە ڕەنگە بابەتی گرانبوونی نان و یاخود گۆڕانی شێوەی نان و یاخود گۆشت ئەو کارگەری کە لێرە دروست دەبیتن لە شوێنە گەورەکان ڕەوانەیە بۆ شێوەیە دروست نەبیتن لەبەری سنووردارە بە شوێنە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە چۆمان بواری ئەوەمان داوەکە نان چاری بە هەزاربی بەڵام بەجێری ئەو وەزنەی کە نابی لە 180 غرام کەمتر بیتن بۆ شێوەیە کاری خۆیان دەکەن بەڵام ئەو قابلی مڕازعەتکردن و بە دوواداچوونی زیاتر لە بۆی بتوانین شعری نوێ چییە و یاخود بازاری نوێ و وەزنی نوێ چۆنە بۆ شێوەیە متابعیکردن.